بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش خۆشحاڵم جارشتی لە پرۆگرامی بۆ هەمووان بەیەوە شاد دەبمەوە بە ئامادەبوونی مەسعود بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان شەشەمین پێشانگای نێودەوڵەتی بۆ خانوبەرە و وەبەرهێنان لاولێری پایتەخت کرایەوە. دیارە لەم پرۆگرامەدا بە میوانداری میوانەکانم گەنگەشەی ئارمانج و پلانە دوورمەوداکانی ئەم پێشانگایە دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاکە هەردی حاجی سەلام وەک ڕێکخەر و سەرپەرشتیاری پێشانگاکە زۆر بەخێر بێن سەرچاوان خات و بەسمە عەبدولحەمید بەڕێوەبەری فرۆشتن لە کۆمپانیای PSI ئیماراتی هەروەها بەڕێز حارس الوایلی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای ئیلیگاسی کەنەدی زۆر بەخێر بێن شکران جەزیلەن لێ حضۆرکم کاکە هەردی بە پێشوەختە بێمە لای جەنابەت دیارم جارە ئەم خولە شەشەمین پێشانگایە دەکرێتەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە بەشداری 280 کۆمپانیا لە 16 وڵاتی جودا. ئامانجی و پێشانگایە چییە؟ یان بەڕوونی پێم بڵێ سوودی چی ئەم پێشانگایە کە دەکرێتەوە گەرم کە سەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەکەی جەنابەت. ئەمە شەشەمین پێشانگای خانوبەرە وەبەرهێنانە دەکرێتەوە. ئامانجمان لەکردنەوەی ئەم پێشانگایە وەبەرهێنەرانی بیانی لە هەرێمی کوردستان زیاتر وەبەرهێنان بکەن و ئامانجی دووەممان ئەو هاوڵاتیانەی بە نیازی کڕینی یەکەی نیشتە جێبوونن دەتوانن لە ماوەی ئەم 4 ڕۆژەی پێشانگا ئەو فەر و داشکاندنی زۆر تایبەت هەیە دەتوانن بیکڕن سوودی لێ ببینن. بە تەکیید با پرسیارێککە بکەم حکوومەتی هەرێمی کوردستان چەندە هاوکار و پاڵپشتە بۆ ئێوەی وەبەرهێنەر بزنسمان تاوەکو کاری وەبەرهێنان یان چەندە لەبارە دەرفەتتان پێ بدەن کە کار بکەن لە ڕووی وەبەرهێنانەوە حکوومەت هاوکارە؟ بەڵێ ئێمە ساڵانە ئەم پێشانگایە وەبەرهێنەری بیانی لە دەرەوەی وڵات زۆر دەهێنین بۆ ئەم پێشانگایە لە هەمان کاتدا ئەو وەبەرهێنەرانە حەز و خولیای ئەویان هەیە کە لە هەرێمی کوردستان چۆن لە وڵاتی خۆیان ئەو وەبەرهێنانە لە ڕێگای خانوبەرە دەیکەن لە هەرێمی کوردستانیش بکەن. بەخۆشحاڵیەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری زۆر وەبەرهێنەرانی بیانی کرایە لە هەمان کاتدا پاڵپشتیان دەکرێتن و لە یاسای وەبەرهێنانی 2006 یاسایەکی زۆر جوانە کە وەبەرهێنەرانی بیانی لە هەرێمی کوردستان هەموو هاوکاریەک و پاڵپشتێکیان دەکرێتن. دەستخۆش مەدام بەسمە خات و بەسمە تۆ وەک ئیماراتیەک چۆن هەرێمی کوردستان لە بواری ئاسایش و بەرقەراریدا دەبینی هەروەها لە ڕێی وەبەرهێنانەوە چۆن هەولێری کوردستان بەگشتی دەبینی؟ سەرەتا سڵاوتان لێ بێت سڵاو لە کوردستان دەبێ بە کوردی سەلام بکەم ڕێزێکی تایبەتم بۆ گەلی کوردستان و میهرەبان و خاوەن بەڵێنە. لە ڕاستیدا کوردستان شوێنێکی گرنگە بۆ وەبەرهێنان ئەمە لە ڕۆی بازرگانیەوە سەبارەت بە هەرێمی کوردستان ئەمە چوارەم جارە سەردانی کوردستان بکەم. یەکێکم لەو کەسانەی هەواداری کوردستانم بە دوواداچوون بۆ بەرنامە و پلانی وەبەرهێنان و پێشکەوتنی حکوومەتەکەتان دەکەم. بەویستی خودا و حکوومەتەکەتان دەستەی وەبەرهێنان کوردستان پێشکەوتنێکی گەورەی بەخۆوە دەبینێت. ئەمە بۆ چوونی منە. منیش لە ناو بازار و پێشکەوتنە جیهانیەکاندام سەردانی هەموو پێشانگانی و دەوڵەتیەکان دەکەم و ماشەڵڵا کوردستان پێشکەوتن و گەشەسەندنێکی بەرچاو بەخۆیەوە دەبینێت. وەک ئێمەی ئیماراتی بەردەوام سەردانی ئێرە دەکەین دەبینین ئێرە پێشکەوتووە. باشە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنان مامەڵەیان چۆن بوو لەگەڵتان؟ مامەڵەیان زۆر باشە. بەڵگە بۆ ئەمە دەمانەوێت هەموو ساڵێک بەشدار بین. زۆر ڕێزمان دەگرن هەر لە فڕۆ کە دەینە خوارەوە تا کۆ دەڕۆینەوە ڕێزمان دەگرن. بۆ ڕێکخستنی پێشانگەکە هەموو ساڵێک باشتر دەبێت لە ڕۆی ڕێکخستن و بەدووادا چوون پێشکەوتن و هەموو جووری کۆمپانیەکان.
شكرا سپاس استاذ وائل اعتقد جناب بەڕێز وایل پێم وابێت بەڕێستان یەکەم جارە دێنە هەرێمی کوردستان دەمەوێت بزانم چۆن کوردستان دەبینی هەروەها لە ڕووی وەبەرهێنانەوە چۆنی دەبینی ئامانجی چی بوو لەم سەردانە او البناء بەڵێ سەرەتا دەمەوێت سوپاستان بکەم و سوپاسی کەناڵی کوردستان 24 بکەم و هەروەها سوپاسی بینەرە ئازیزەکانتان بکەم وەکو بەڕێوەبەرێکی گشتی کۆمپانیایەکی قەتەری قسە دەکەم. هەرێمی کوردستان لە پێشکەوتنێکی مەزندایە ئەو ئاسانکاریەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنانمان بینی کە بۆ کۆمپانیا نێو دەوڵەتیەکانیان کرد وەکو کۆمپانیایەکی قەتەری بڕیارماندا وەبەرهێنان لێرە بکەین چونکە دەبینین کوردستان داهاتوویەکی گەشی هەیە و کوردستان لە پێشکەوتنێکی دواڕۆژیدایە و کارەکانیان بە ڕێگەیەکی ڕاستدا دەڕوات. موجود تساهلات زۆر باشە ئاسانکاریتان بۆ کراوە بەڵێ من نەڵێم دوای 47 ساڵ گەڕامەوە بۆ عێراق و بە تایبەتی بۆ کوردستان پێشکەوتنێکی بەرچاو دەبینم وەکو وڵاتی تازە پێگەیشتوو بۆ نمونە وەکو وڵاتانی کەنەدا و سعودیە و قەتەر کوردستان بە ڕێگەیکی ڕاستدا دەڕوات و ئاسۆی داهاتووی ڕوونە ئینشاءڵڵا. باشە پێم وابێت تۆ لە وڵاتێکی دوورەوە هاتووی لە کەنەداوە هاتووی و بازاران کیلۆمەتر لێمەوە دووریت پرسیارەکەم ئەوەیە کۆمپانیا مەزنەکانی کەنەدا دەزانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتێک شوێنێک هەیە ئاسایشی تێدا بەرقەرارە ئەویش هەرێمی کوردستانە بێگومان جۆمان لە کوردستان بووە و کوردستان وەکو شوێنێکی بازرگانی گرنگ لە عێراقدا دەرکەوتووە. ئەم قسەیەش بۆ 10 تاکو 15 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. کۆمپانیا جیهانیەکان وەبەرهێنانیان لە کوردستان کردووە بەشێک لە کۆمپانیەکان دواکەوتن بەڵام ئێستا بارودۆخەکە زیاتر پێشکەوتووە. وا دەبینین لە چواردەورمان لەم پێشەنگایەدا کۆمپانیای بیانی و جیهانی زۆرن ئەمەش دەرخەری ئەم پێشکەوتنە و وەبەرهێنانن کە لە کوردستاندا هەن و دەشمەوێت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بۆ ئەو ئاسانکاریەی کە دەیکەن. ئەوە ڕاستیان مجاملەیە دەیکەی نەخێر ڕاستین من لێرەم و ئەمەش گەورەترین بەڵگەیە خۆمان لێرەین و ئەم ئاسانکاریانە دەبینین کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنانەوە دەکرێن. باشە زۆر سپاس کاکە هەردی لەم پێشانگایانە هیچ جۆرە گرێبەستێک لە نێوان کۆمپانیاکان دێتە مۆرکردن یا ئەوەتە جەنابەت لە دەستپێکی بەرنامەکە ئاماژەت بەوەدا کە وڵاتیان ڕاستەوخۆ کاتێک دێن ئۆڤەرێک دەبینن لێرە داشکانی یەکەی نیشتە جێبوون خان و بەرە سوودمەند دەبن ڕاستەوخۆ یان بە دیوێژی دیکە بپرسم لە ڕۆ ئابوووریەکەی جموجۆڵەیەکی خێرا دەخاتە بازارەوە پێشانگە. ئەمە دووەمی ڕۆژە بە گوێرە ئەو داتای لامانە دوێنێکە یەکەم ڕۆژ زیاتر لە 100 شقە و ڤیلە فرۆشراوە بەو فیدباکانەی لە شەریکاتەکان وەرمانگرتووە و ئەوە جوڵەیەکی ئابووری زۆر گرینگە بە تایبەتی لەم کات و ساتەی ئێستا لە بازاڕی خانوبەرە زۆربەی کڕیارەکان لە کاتی پێشانگا کڕین و فرۆشنەکانی خۆیان دەکەن لە بەرەوەی ئۆفەر و داشکاندنی زۆر باشێ لە ماوەی ئەم 4 ڕۆژە. هاوڵاتی چۆن ڕاستەوخۆ سوودمەند بێت لەم پێشانگەیان هاوڵاتی ڕاستەوەرێکە بێ و تاو هاوڵاتی ڕاستەوخۆ لەگەڵ ببوورە ئەدی ڕەخساننی هەلی کار ینی ئێستا ئێمە یاسایەکمانەیە جەنابی سەرۆک وەزیران لە دەستپێشی کابینەکەیدا پەسەندی کرد لە ئەنجومەنی وەزیران بەوەی کە کاتێک پرۆژەیەک یان هەر پرۆژەیەکی کار دێتە چێکردن دەبێت نزیکی 175 هێزی کاری ناوخۆ بێ. پرسیارەکە ئەوەیە لەم پێشانگایە کاتێک دەرفەتی کار دەرەقسێ بۆ کۆمپانیای بیانی کۆمپانیای ناوخۆ ئەوەتان لەبەر چاوگرتووە 175 هێزەکە هێزی کاری ناوخۆ بێ. ئێمە بە خۆشحاڵیەوە کارمەندەکانی خۆمان وەکو ڕێخەرانی پێشانگا هەمووی خۆماڵیە هەمووی کوردن و بە هەزاران هەلی کار دەڕەخسی لە ماوەی ئەم 4 ڕۆژە
ئەو گەنجانەی بە نیازی کارکردنن لێرکوانە ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیەکانی وەبەرهێنان CV خۆیان تەقدیم دەکەن و هاوڵاتیانی بە نیازی کڕینی یەکەی نیشتە جێبوون ڕاستەوخۆ لە ناو پێشانگەت دەتوانن لەگەڵ خاوەنەکان دابنیشن ئەو داشکانانەی کە کراوە وەربگرن. بەس باش مادام بەسما خات وەسما بەڕاستی کوردستان وڵاتێکی ئارامە بۆ کۆمپانیاکانتان بۆ کۆمپانیایی وڵاتەکان دواتر پەیامت چییە بۆ کۆمپانیەکانی وڵاتانی کەندا و ئایا بەڕاستی کوردستان وڵاتێکی ئارامە بۆ کۆمپانیەکانتان فەرمو. من وەک ئافرەتێک قسە دەکەم وەک خانمێک و خانەوەدەیەک قسە دەکەم گرنگترین شت بۆ ئافرەتێک کە بتوانیت کارەکانی بکات خەریکی بزنسی خۆی بێت ئەویش ئارامی و ئاسایش و بەرقەراریە منیش بەو پەڕی ئەمانەتەوە بەبێ مجامەلە سوێند بەخوا دەخۆم کوردستان ئەمینترین وڵاتە لە چاو ئەو وڵاتانەی کە سەردانیم کردووە من وەک کچێک ئەمە دەڵێم ئەمە یەکەم و دووەمە کۆمپانیاش هەموو ساڵی بەشداری دەکەین ئەمە ساڵی چوارەمە بەشداری دەکەین یەک ئاستەنگیمان بۆ نەهاتوتە پێش تووشی هیچ ڕووداوێک نەبووینە پەیوەست بە ئارامی و ئاسایشەوە داوا لە تەواوی کۆمپانیا جیهانی و عەرەبیەکان دەکەم یان ئەو کۆمپانیا بیانیانەی دەیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەبەرهێنان بکەن یان کۆمپانیاکانی باکۆری ئەفریقا پێتان دەڵێم بەڕاستی کوردستان دەرفەتی کاری زۆر باشی تێدایە بۆ کاری بزنس و فراوانبوونی بزنسەکەیان. بەڕێز وایل پەیامت چیە بۆ کۆمپانیەکانی کەنەدا و وڵاتانی دی لە ئەمریکا بەگشتی؟ وەڵامێک بۆ ئەم پرسیارەی لەم خوشکت کرد سەبارەت بە کۆمپانیەکانی وڵاتانی کەندا و پێم گوتی لە کۆمپانیایەکی قەتەری بەڕێوەبەرم لە تەواوی جیهاندا لە 12 وڵات کار دەکەین ئەم ئارامی و بەرقەراریە لە کوردستاندا هەیە دەرخەری ئەوەن کە ئێمە هاتوین وەبەرهێنان بکەین هەروەکو گوتم ئێمە داهاتوویەکی گەشت دەبینین بۆیە هیچ کۆمپانیایەک ڕیسکی ئاوان ناکات کە بچێت وەبەرهێنان لە وڵاتێکدا بکات کە ئاسایشی تیادا بەرقەرار نەبێت ئێمە نزیک بە ساڵێکە لە عێراقم بە تایبەتی لە کوردستان کار دەکەین و خەریکین بێرۆکەی داهێنەرانەی جیهانی دێنین بۆ ئێرە و ئێمەش لە پێشکەوتن بەردەوامین و زیاتر پێش دەکەوین و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ کارەکانمان ئاسانکاریمان بۆ دەکات. الحكومة الكردستانية جاي يسهل لنا هاي الأمور إذا من طريق لەم پێشانگایەدا هیچ گرێبەستێکی بازرگانیتان واژۆ کردووە؟ بەڵێ لێک تێگەیشتنمان هەبووە و هەندێک گرێبەستمان واژۆ کردووە کە گرێبەستی مەزنن کارەکانمان لە کوردستان بەرقەرارترە تاکو و عێراق ئێمەش دەستمان بە کارەکانمان کردووە کە لە عێراقدا بوونی نییە و دەمانەوێت بە کۆمەڵگەی کوردی ئاشنا بین. بأن ندخل بهاي الخدمة ونعرفها للمجتمع الكردستاني. تمام. زۆر سپاس. کاکە هەردی پلانتان بۆ ساڵی داهاتووچێ بۆ پێشانگەکانی دواتر 16 وڵات کەم نییە وامان لێهاتە بڵێن 16 وڵات کەم نییە پلانتان نییە بە خۆشحاڵیەوە دوێنێ زۆر کە هاتم ئەگەر بیرت بێت لە پرسیاری وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵاتم لێ پرسید مەسەلەن پۆڵەندا وڵاتێکە لە ڕووی هێڵی ئاسنی شەمەندەفەرەوە دەوڵەمەندن کۆمپانیای گەورەیان هەیە پلانتاندا نیە ئەو وڵاتانە بانگێشت بکەن بە خۆشحاڵیەوە ئێمە ساڵی داهاتوو خەرجەکەی ببوورە خۆ قونسولیە قونسڵخانەمان زۆر هەیە لە هەولێر دەتوانانی هەر لە ڕێگەی بەتاکید لە ڕێگای قونسڵخانەکان دەتوانین و پلانمانەیە لە ساڵانی داهاتوو وڵاتانەی جەنابەت باس کرد ئیشی لەسەر بکەین بە خۆشحاڵیەوە ئەمە بۆ ساڵی داهاتوش بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی دەستەی وەبەرهێنان ساڵانە ئەو پێشانگایە ڕێک دەخرێتن و
ساڵی پار 260 کۆمپانیا بوو ئەو ساڵ بۆتە 280 کۆمپانیا ساڵی پار 15 وڵات بوو ئەو ساڵ بوویتە 16 وڵات وە ساڵ بە ساڵ يعني من لەسەر حەقم کەوتم شازە وڵات کەمە ساڵ بە ساڵ زیاتر دەبێتن تاکید بە لەوەی ساڵ بە ساڵ هەوڵی ئەوەی دەدەن وە بەرهێنەران و کۆمپانیا بیانی زیاتر بینینە هەرێمی کوردستان چونکە بە تایبەتی لە هەرێمی کوردستان هەلێکی زۆر باش و کەشێکی زۆر گونجا و ڕەخساوە لە بۆ کۆمپانیا بیانیەکان ئێستا لە وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات وڵاتی لیتوانیا وڵاتیفە لە ڕیسایکل بە تاکید کۆمپانیای زۆر باشیان بە تاکید گوتم پۆڵەندا لە ڕووی هێڵی ئاسنی شەمەندەفەری هەموو ئەوروپا ئەوان بە یەکۆی دەبەستنەوە یان لە ڕووی کۆمپانیەکانی ئۆتۆمبیلی بەرز مەبەستم شاحینات تاکید ئینشاءڵە بۆ ساڵانی داهاتوو لۆری و شاحینە و ڕاستە ئینشاءڵە بۆ ساڵانی داهاتوو بە تاکید پلانمانەیە بۆ ساڵانی داهاتوو ژمارەی وڵاتەکان زیاتر بکەین و ژمارەی کۆمپانیەکان زیاتر بکەین دەستخۆش مەدام بەسمە هەسە حالی خات و بەسمە ئێستا ئێمە کە لێرە لەم پرۆگرامەدا گفتوگۆ دەکەین دوو شاند هەن دوو شاند هەن لە نێوان هەرێمی کوردستان و ئیمارات هەندێک بۆ بەرێنەری کورد ئێستا لە ئیماراتن هەندێکیش لێرن ئەم ڕۆژ شاندێکی دیکە لە ئیماراتەوە هاتونە تا هەرێمی کوردستان ئەوە چییە مانای چی دەگەێنێت چواتایەک دەگەێنێ و سەرکردەکانی وە بەرهێنان لە نێوان هەردوو لا دێن و دەچن واتای چییە ئێستا مە لێرەین شاندی وە بەرهێنەرانی کوردستان لە ئیماراتە وەفدێکی حکومی ئیماراتیش ئەمڕۆ هاتنەتە هەولێر تجاری موجود وأربيل اليوم جايين من الإمارات بەدڵنیاییەوە یەکەم ئەمە بەڵگەیە لەسەر پەیوەندیە باش و پچەوەکەی هەردوو وڵات دووەم شت کە دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە سەقامگیری و ئاوەدانی ئێرەیە ئیمارات کە دەوڵەتێکی سەرکردەیە خۆیان باش دەزانن کێ هەڵدەبژێرن و چۆن مامەڵە لەگەڵ کێ دەکەن کوردستان دەرفەتێکی باش و بەرچاوی تێدایە بووە بەرهێنان جا لە ڕۆی کەرتی خانوبەرە بێت یاخود کشت و کاڵ نبیستومە کە دەرفەتی جیاوازی کارکردن هەیە لە نێوان ئیمارات و کوردستان بۆیە ئەمە بەڵگەیە بۆ ئەم دەرفەتانەی لە نێوان ئەم دوو وڵاتە هەن بەرز وایل بەڕازگۆی وەڵام دۆ پێشکەوتن و گەشە سەرنیێرەمی کوردستان چۆن دەبینی؟ بڵێ بەڕاستی پێشکەوتنێکی بەرچاو عنی هیچ هەولێکی بەرەو پێشون دەبینی لێرە؟ هیچ جۆرە بربەستێک نییە ئێمە وەکو کۆمپانیایکی نێودەوڵەتی تا ئێستا هیچ کۆسپ و کێشەیەکمان بۆ دروست نەکراوە سەرڕای ئەوەی کە ئێمە کۆمپانیایکی بیانین هەر بۆیەش لە ماوەی دەمانگدا متمانەیەکی پتە و لە نێوانماندا دروست بۆ و هیچ گرفتێکمان نهاتۆتە پێش لا مەبەستی من ئەوەیە جەنابەت هەولێر و کوردستانت بەگشتی بینی ئایا بەڕاستی بەرەو پێشچوونی جددیە؟ بەڵێ بەرەو پێشون هەیە و هەروەکو ئاماژەشم پێدا ئەمە بەڵگەیە کە ئێمە وەکو کۆمپانیایەکی بیانی و نێودەوڵەتی هەموو ساڵێک دێین بۆ هەرێمی کوردستان ئێمە داهاتوو لێرە لە هەرێم دەبینین ئەو داواکاری و خزمەتگوزاریانەی کە ئەم وڵاتە پێویستێتی ئێمە بە هەوڵێک دەیبینین بۆ بەرزبوونەوە و بژانەوەی زیاتری وەبەرهێنان لە داهاتوودا دووبارەی دەکەمەوە هیچ کۆمپانیایەک ئامادە نییە بچێتە وڵاتێک گەر هاوکاری حکوومەتی لەگەڵ نەبێت و گەر داهاتوش لە ناوچەکە نەبێت بۆیە دەڵێم ئێمە ڕوانینێکمان هەیە کە داهاتوو لەم ناوچەیە دەبێت پەیامت چییە بۆ وەبەرهێنەرانی خۆماڵی بۆ کۆمپانیا بیانی و جیهانەکان بە تایبەتی ئەوانەی دراوسێمانن نزیکن لێمانە دوا پەیامت چییە بۆ پێشانگای داهاتوو چ داواکارێکت لەو بەرهێنەرانەیە بەگشتی هیوادارم وەبەرهێنەرانی خۆماڵی وەبەرهێنەرانی ناوخۆ ساڵانە بەشداری بکەن لەم پێشانگەیە ئەم پێشانگەیە دەبێتە سەکویەک بۆ ئەوی وەبەرهێنەرانی بیانی وەبەرهێنەرانی ناوخۆی کۆ بکرێتەوە لێک شوێن و هاوکاری یەکتر بن لە بەرەو پێشچوونی کوردستان و
پرۆژە و بە تایبەتی پرۆژەی خان و بەرەوە بەرهێنان زیاتر بکەن لە کوردستان. ئێمە شۆک و وڵاتانی تر کە پرۆژەی زۆر جوان دەبینین لە دەرەوەی وڵات پێما خۆشە لە وڵاتی خۆشمان هەمان پرۆژە هەبی و بە کوالیتی و بە شێوەیەکی جوانتر. ئەی چەندە هاوکاری وەبەرهێنرانی خۆمان دەبن بۆی لە وڵاتانی دەرەوە بە هەمان شێوە ئالوگۆری ئەو بواری وەبەرهێنان و خانوبەریان هەبێ. بۆ نمونە وەبەرهێنەرێک لە کوردستانەوە حەزەکە بچێ بۆ ئیمارات بە هەمان شێوە پرۆژەیەکی خانوبەری دەستکەوێت. بە سەراعات ئەمن وەکو ڕێی خۆم پێم خۆشنی وەبەرهێنەرانی خۆمان لە دەروی وڵات وەبەرهێنان بکەن. پێم خۆشەوە وەبەرهێنەران لە وڵاتی خۆمان وەبەرهێنان بکەن و لە بەتایبەتی لەم کابینەیە وەبەرهێنەرانی خۆمان لە نێزیک ئاگام لێ زۆر هاوکاریان دەکرێت و زۆر پاڵپشتیشیان دەکرێتن. بەڕاستی دراوی ناوخۆ لە وڵاتی خۆمان لە ناوخۆی وڵات ئەم دراوە ئەو جوڵێتەوە ئەو نەک لە دەرەوەی وڵات. باشە وەڵا لێرە دەرفەتێکی باشە بۆ من پرسیارێکی لێ بکەم. خەڵک زۆر جار دەپرسێ ئەم هەموو پرۆژەیەی خانوبەرە و یەکەی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان هەیە بەردەوامە ئێستا دەبینین کە من و تۆ گەنگەشە دەکەین لێرە هەروە پرۆژەیە و دادەمەزرێ بۆچی نرخی خانوو یەکەی نیشتە جێبوون دانابەزێ هەم بەکرین هەم بەکرێ بۆ هۆکارێکی سەرەکیمان هەیە ئەمن و ئەمانی کوردستان ئەو ئارامی و سەقامگیریەی لە کوردستان هەیە. ئەمە هۆکارێکی سەرەکیە ناوچەکە ئەو عێراق و ناوەڕاستی خواروی عێراق وای کردووە هاوڵاتیانی ناوەڕاستی عێراق لە هەرێمی کوردستان بەردەوام کڕینی شقە و خانوو بکڕن لێرکوانە و وەکو ڕای خۆم زۆر نییە پێویستیە ئێستا پێویستیە کە وەبەرهێنان لە کەرتی خانوبەرەدا بکەن. بەس بۆ دانابەزێ هەر ئەوەیە هۆکارەکەی ئەمن و ئەمانە خواستی کڕین زۆرە لێرە جگە لەوەش کوالیتی پرۆژەکان ینی ئەمن دیقەتی وەمدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژی پێشانگاکە زۆر زەختی لە دوو شت دەکردەوە لە پرۆژەکان یەکیان سەیفتی پرۆژەکان ئەوە زۆر جێگای دڵخۆشی بوو دووەمیان ڕێژەی سەوزایی و فەراهێت لە پرۆژەکان کە لە زۆربەی پرۆژەکان ئەو دوو خاڵە ڕەچاو کراوە. دەستخۆش مادام بەسمان خات و بەسمان فەرموو گەیشتین بە کۆتایی پرۆگرامەکە داوا دەکەم کۆتا پەیامت بڵێیت سەبارەت بە هەردوو وڵات واتە هەرێمی کوردستان و ئیماراتی برامان فەرموو. ئیشەڵڵا هەمیشە پەیوەندیەکەمان بە دەستە خوشکی دەمێنتەوە. بە خوددا پەیامی من بۆ کوردستان هیوای خێر و بەرەکەتی زیاترە بۆتان. سوپاسان دەکەم بۆ میوانداریتان. سوپاسی حکومەت دەکەم کە هەموو پێداویستیەک و ئاسانکاریەک بۆ سەردانیکەران دابین دەکات. لە نێوانیدا سەقامگیری و ئاوەدانیە، ئاسانکاری لە هاتوچوو، ئاسانکاری لە مامەڵە. بوویە هیوای باشترینتان بۆ دەخوازیین. بەردەوام بن. کوردستان ڕێگایەکی ڕاستی گرتووتە بەر و کەرتی وەبەرهێنانیش ساڵ بە ساڵ پێش دەکەوێت. هیوای سەرکەوتندان بۆ دەخوازم. ئێمە لە ئیمارات بازارمان نیودەوڵەتیە. بۆیە بەڕاستی بڵێم گەر کوردستان لە ڕێگە ڕاستەکە نەبووایە ئێمە لێرە نەدەبووین. هیوای باشترینتان بۆ دەخوازم. ئێمە هەمیشە لە خزمەتتاین. کۆمەلگای ئیمارات کاتێک دەڵێم کۆمەلگا مەبەستم هاوڵاتی ئاساییە. ئەوان بە هەبوونی هەرێمی کوردستان دەزانن کە ئێرە ئەوە ئارام و سەقامگیرە. بەدڵنیایەوە ئێمە لە سەردەمی سوشیال میدیادا دەژین. هیچ شتێک بە شارەوەی نامینتەوە. من وەک خۆم یەکەم جارکە هاتم بە کوردستان دەترسام و بە هەر کەسێکم دەگو دەچمە کوردستان دەیگوت چۆن؟ بەڵام کە هاتم سەرسام بووم. جا هەمیشە گاڵتەیەک لەگەڵ هاوکاران و هاوڕێکانم دەکەم پێیان دەڵێم وام دەزانی ئێوە سعودیەکە من لە میوان دوستی بەڵام دوای سەردانیکردنم بۆ کوردستان زانیم کە کوردەکان یەکە من. سوپاست دەکەین. بەڕێزوایل کۆتا پەیامت چی فەرموو؟ حەز دەکەم سوپاسان بکەم و سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە دەرفەتی وەبەرهێنانی داوە بە کۆمپانیا بیانی و نێودەوڵەتیەکان. هەروەها بوونمان لێرە بەڵگەیە لەسەر سەقامگیری و ئارامی هەرێمی کوردستان و زۆر ئاسانکاری بۆ کۆمپانیەکان دەکرێت هیوای باشتر و
باشترتان بۆ دەخوازم. زۆر سپاس. بە هیوای بژانەوەی زیێدەتر و ئاوادانکردنەوەی زیێدەتری کوردستان و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان سپاس بۆ بینەرانی هێژا تاوەکو ئێستا لەم گەنگەشەیە لەگەڵ ما بوون هەمیشەتان شاد سپاس بۆ ئێوەش دووبارە بەخێر بێن سەرسەر سەرچاو.